تا دێت ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە. لە دەڤەری سۆرانیش بەرتەسچی ڕێگاوبانەکان و تیژڕەوی شۆفێران بە هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆدا دەنرێت. هاوڵاتیان و شۆفێرانی سۆران داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە ڕێگاوبانەکان بدات و دەشڵێن جێی سەرسوڕمانیە کە پاش 28 ساڵ لە حکومڕانی کوردی و دەستەڵاتی خۆماڵی تا ئێستا نەتوانراوە ڕێگەوبانی گونجاو بۆ هاتوچۆ دابین بکرێت. بەڵێ سەبارەت بە هۆکارەکانی زیادبوونی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بەڕاستی خاڵی یەکەمی من بەخۆم نێجێڕمەوە بۆ خراپی ڕێگاوبان و جادەکان چونکە بەڕاستی دەبێنین جادەکانی کوردستان بەگشتی هەمووی تا 100 ساڵ و سۆڵە و ماشەڵا هەر جادەیەکیش ئەگەر خراپیش بێت لەوانەیە 3-4 ساڵی پێ بچێت تاوکە ئەو جادە بڕێک چا دەکرێتەوە بە شێوەیەکی کاتی. حاڵی دومینیشی بەڕاستی تیژڕەوی یەکێکە لە هۆکارەکانی زیادبوونی حادیسە بە گشتی. بەڕاستی جێداخە دوای پێکێنانی نۆ کابینە لە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا کێشەی ڕێگاوبانەکان چارەسەر نەکراوە بەتایبەتی لە سۆرانکە ڕێگاوبانەکانی زۆر خراپن و ڕۆژانە ڕووداوی زۆر دەتەزێن لەم سونە ڕوو ئەدا بەوەی خراپی ڕێگاوبانەکانەوە هاوڵاتی زۆر دەبنە قوربانی کە سۆرانیش کە شوێنێکی ستراتیژی و بازرگانیشە بەڵام ئەوان هەر گرنگیان پێنەداوە شقامەکانیان خراپن و چاک نەکراوە. لە ماوەی 18 ڕۆژی ڕابردوو 6 ڕووداوی هاتوچۆ لە ڕێگاکانی سۆران تۆمار کراون کە بەهۆیەوە 4 کەس گیانی لەدەستداوە و 10 کەسی دیکەش بریندار بوون. لە مانجی ڕابردوو دوو پاسی گەشتیاری ئێرانی و عێراقی لە ڕێگاکانی سۆران ئاگریان گرتو هەردوو پاسەکە بە تەواوی سووتان. هاتوچۆی سۆرانیش هۆکاری زیادبوونی ڕووداوەکان لە مانگا بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەگەڕێنێتەوە کە بەهۆیەوە وەستێنەری ئۆتۆمبیل توانای ڕاگررتنی ئۆتۆمبیلەکەی کەمتر دەبێتەوە. لە ماوەی سەرەتای مانجی هەفت تاکو ئێستاکە 18 مانگا زیاتر لە 6 ڕوودا و لامان تۆمار کراون و لە ئەنجامی ئەو ڕووداوانە بەداخەوە 4 هاوڵاتی گیانی لەدەستداوە و زیاتر لە 10 هاوڵاتیش زامدار بوونە ئەوانەی برینیان سەختە و ئەوانەی برینیشیان سووکە. ئەوەی تێبینیمان کردووە لە مردنەکان زیاتریان گەشتیارن یعنی خەشی شۆرانین و لە هەمان کاتیشدا پلەی گەرمە کار ئەکاتە سەر ڕادەی وەستێنەر وەستێنەری ئۆتۆمبیل و لایەنی تەکنیشی ئەوانەی پەیوەندی بە ستۆپ و بە برێکەوەیە یاخۆ بە تایرەکانی ئۆتۆمبیلەوەیە ڕادەی گیربوونیان لەگەر ڕێگا لەگەر قیر کەمترە کاتەوە. دەڤەری سۆران بە هەر 4 قەزاکەیەوە ناوچەیەکی گەشتیاریە و لە هەر 4 وەرز سەردانیکەرێکی زۆری هەیە بە تایبەتی لە وەرزی هاوین کە گەشتیارێکی زۆر لە ناوخۆ و ناوەڕاست و خواروی عێراق ڕوو لە ناوچەکە دەکەن. ئەمەش گرفتی هاتوچۆ دروست دەکات و خراپی کوالێتی ڕێگاکان دەردەخات کە پاش 28 ساڵ لە دەسەڵاتدارێتی پارتی و یەکێتی تا ئێستا نەتوانراوە کێشە و گرفتی هاتوچۆ چارەسەر بکرێت. چیتر سەرچێشی بە گیانی هاوڵاتیانەوە نەکرێت و نەبنە قوربانی کەمتەرخەمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.